خوشکە کاڵێ بەڵێ. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکی بەڕێزم. سلامەتی چەند مامۆستا باشی؟ الحەمدولله سپاس دەکەم دادەگیان. خۆی گەورە چاک بۆ هەموو لایەکمان بکە. سلامەتی مامۆستا دوو پرسیارمەیە. بەس چاوان فەرموو. مامۆستا پرسیارێکم نوێژی نیوەڕۆمان زۆر تاخیرە بێ. بەهۆی چیەوە دادەگیان؟ والله بەهۆی ئێوە باوکم نەخۆشە حتا دەستنوێژی پێگری نوێکەمە سەر جێگەی خۆی و نانیە دەبێت نوێژەکەمان تاخیرە بێ. بەس چاوان ئینشەڵا قسەت لەسەر دەکەم بەسەر چاو. بەتایبەتی نوێژی نیوەڕۆمان نوێژەکان ترمان باشین. بەسەر چاو. پرسیارەکەی ترە. مامۆستا پرسیارەکەی شمەیە لە کاتی نوێژکردنە کاتێکە کەم باشم دۆمڕەکات ناتوانم هەستمەوە لە ئێش پشتم. ئەڵێن تو گەنجی نابێ بەدانشتەوە نوێژکەی. ئاخرێ پشتت دێشەیە چۆکت دێشەیە بێتاقەتێکت چییە؟ وڵام مامۆستا بۆی لای کێوێ پشتم دێشێ. بە چاوان بەسەر چاو. وڵام مامۆستا گلەیەکشمانەیە خودبەی جەمەکانەکەی دوعا بۆ کچەکانمان ناکەی. والله حەق خۆتانە ڕاست دەفەرمووی سوپاسی بیرهێنانەوەکەت دەکەم ئینشاءڵڵا دەبێت زیاتر دوعای خێر بۆ هەموو خوشک و کچەکانی خۆمان بکەین بەسەر چاوان دادەگیان. هەموو قوتبەکان دوعامان بۆ ناکەی هەر دوعا بۆ شتی ترەکەی بۆی نایکەی. قسەکە زۆر جوانە دوعایەکی زۆر ڕێ هەموو کچەکان کچ و خوشکی منن ئینسانیش دەبێت هەمیشە دوعا بۆ کچ و خوشکەکانی خۆی لە وتاری جومعەدا بکە. بە بیرهێنانەوەکە زۆر سوپاست دەکەم بیرهێنانەوەیەکی جوان و دڵنیات دەکەم بەیانی ئینشەڵڵا گوێویست دەبی. سەلامەتی مامۆستا زۆر مەمنون. خواگەدار بە خوشکی بەڕێزی من دادەگیان خوار لەگەڵ. خوشکە کاڵێ فەرمووی پرسیاری یەکەمم باوکم نەخۆش و نوێژی نۆڕوانمان بەهۆی پاکردنەوە و خزمەتی ئەوە تاخیر دەبێت. بەڕاستی ئەوە لە دوای نوێژی فەرزەوە هیچ عیبادەتێک نوێژی سونەت زیکر و تەسبیحات ناگاتە خزمەتکردنی باوکە نەخۆشەکەتان. بەنسبەت نوێژەکەشەوە کە تاخیر دەبێت نیو سعات تاخیر دەبێت سعاتێک تاخیر دەبێت سعات و نیوە تاخیر دەبێت بەڵام گرنگەوەی نەگاتە نوێژی عەسر. دادەگیان خوشکە کاڵێ هیچ ئیشکالی لەسەر نییە. وەجاری وایە ئەگەر تەنان نوێژەکە ئەوەندە تاخیر بوو زانی باوکتان دەبەنە حەمام ڕۆژە دەیشۆن لە نیوەڕۆک حەمام گەرم بووە کارەبا هاتۆتەوە ئاوی پێویست هەیە لە بۆی لەرە لە بەتایبەتی لە وەرزی زستانە لە نیوەڕوا دەتانوێت سەرمای نەبێ بەرەو عەسر بیشۆن کە زانی نوێژی نیوەڕۆ داخی دەبێت ئەو ڕۆژە هەر نوێژەکەت بەرە لای نوێژی عەسر. واتە بڵێ خۆیان نوێژی نیوەڕۆم تاخیر کرد لەگەڵ نوێژی عەسرا دەیکەم. ئەو کاتە باوکتان جوان جوان پشۆن و ئیسراحەتی پێ بکەن کە نوێژی عەسر بانگیدا چوارکە نوێژی نیوەڕۆ بە جەمع تاخیر بکە دوای چوارکە نوێژی عەسریش بکە بەڵام ڕۆژانی کە نیو سعات سعاتێ دوا دەکەوێت هیچ ئیشکالن نییە. دەفەرمووی توش پشتێشە بووم و لە ڕکاتی یەکەم نوێژ دەکەم لە ڕکاتی دۆمان ناتوانم هەستمەوە تا دەتوانی سەلی قائیمەن فەرمودەی پێغەمبەرە صلی الله علیه و سلم خوشکە کاڵێ حتا دەتوانی من تۆ هەموو خوشک و برایەک با نوێژ بە پێوە بکەین حتا دەتوانی کە زانیت بەڕاستی ناڕەحەتی کە هەڵدەستیتەوە ئازارێکت پێدەگا نابێ نوێژ و عیبادەت ئازارمان بدە. جاوە هەر کەسە لەشی خۆی بۆ خۆی بە ئاگایە ئەگەر زانیت ئازارت دەبێت لە ڕکاتی دۆمەوە هەڵمەستەوە بە ئیزنی خوای گەورە نوێژەکەت بە دانیشتنەوە بکە. دەفەرمووی دوعا بۆ کچەکان بکەن یا ڕەبی خوای پەروەردگار کچەکانمان خوشکەکانمان بە بەختی باشکەی یا ڕەبی بە ئاواتی خۆیان بگەێنی هەموو کچەکان خوا لە کاتی خۆیدا بە هاوسەری حەڵاڵ شادکەی ئینشاء ئەڵڵا لە جوعەیەشا لەبیرمان ناچن.